دانیەیە نزیکەی 15 ڕۆژ پێش ئێستا هیچ فڕۆکەیەک نەیەتوانی بەم ئاسانیە بەسەر ئاسمانیم شوێنەدا بسوڕێتەوە تەنانەت کامێری ڕووداویش بڕۆشتایە نەیتوانێت وێنانە تۆمار بکات بەڵام ئێستا لە ئاسمانەوە دیمەنی حەمدانیە تۆمارەکرێت کە بۆ یەکەمین جارە لە ئاسمانەوە ڕەوشی و ناوچەیە دەرەخرێت و پیشانەدرێت خانووەکان زۆربیان بە ساغ و سەلامەتی ماونەتەوە بە پێچەوانی هەندێک شوێنی دیکەکە بەهۆی بردومانەکانەوە تەختە بن ئەبینرێت کە ینی هەندێک خانوو هەن بەر بردومان کەوتون بەڵام زۆرینە بە ساغی ماونەتەوە و خانوەکانیان نەڕووخێنراون لەلایەن فڕۆکەکانەوە ئەمە دیمەنن ئەم تایبەتن ینی دیمەنی تایبەتی حەمدانیان کە لەلایەن کامێری ڕوودا و پامنێری ڕووداوە لە ئاسمانەوە گیراون فڕۆکەیەکی سوپای عراقی کۆپتەرێکی سوپای عراقی لەگەڵ ئەوان چۆن خانووی چۆڵ و ئاوارەی زۆر لە کەمپەکان وەک وتم کە ئەمە دیمەنی نێو کامپەکانە ئەم خانوە چۆڵانە ینی خانوە چۆڵانە ئەم کاری لێکەوتۆتەوە کە کەمپەکان بەم شێوەیە قەرەباڵغ بن و خەڵکیان تێدا بێت خەڵک متمانەی نییە بەوەی کە لەم شوێنانە بمێنێتەوە ڕوودا و دیمەنە تەواوەکە پیشانە دادوێنێکی